كتێبی حەسرەتنامە کتێبێکە بە شێوەزاری دەشتی هەولێر ناوچەکانی شەمامک و قەراج و کەندێناوە نووسرا هەیە. ناوڕۆژ کتێبەکە باس لە چیرۆکێک دەکاتن کە گەنجەکە سەرەتا ژیانێکی سادە و خۆشی هەبووە، بەڵام دوایەوەی ناوی لە زانکۆ دێتەوە، زانکۆیەکە بەدڵی ئەو نەبووە، لەوێن دەرێت تووشی هەندێک کێشە و مەشاکل دەبیتن. یەک لە مەشاکلەکان ئەوەیە بلایانی بینی دوور دەکەوتەوە لەبەرەوەی تووشی فەراغات دەبیتن، هەروەها لە دەستدانی باوە کچکارە ساتێک لە ژیانی ئینسانەکان دەخڵقێنیتن. زۆربەی ڕووداوەکان لە گەڕەکانی شاری هەولێر ڕوودا، بە تایبەتی گەڕەکی ئازادی، هەروەها باسکردنی شوێنەکانی تر وەکو تەعجیل، ئیسکان یان زانکۆی سەلاحەدین چکە لەوێن دەرێت لە کۆلیژی ئاداب ڕووداوەکان ڕوودەداتن. پاشان پەل دەچێشیتن لۆ ڕانیەش نزیکەی 2 ساڵ و نیو لۆ 3 ساڵ خەریکە و کتێبە بوومە. ئامانجم ئەوەی ئەو شێوەزارە زیندوو بکەمەوە، ئەو شێوەزارە نەمریتن، بەڕاستی ئێستا بەکار نایەتن، کە بەکار نایەتن ئەمە دەمەوێت بەکاری بینم. خەڵک شەرمیشی پێوە نەبی کە بینوسیتن و یان لە کاتی قسەکردن بەکاری بینێتن. سەرچاوەکانیش هەمووی لە باب و باپیران، لە داکم، لە داپیرم، باپیرم، بابم، ئەوانم وەرگرتیە. هەروە بەخۆم سەردانی ئەو منتیقی لای خۆمانم کردیە، دەشتی شەمام و قەراج و کەندێنا لەوێن لە گەورەکان و لە ئیختیارەکان قسەکانم وەرگرتیە.